ئەدهەم بارزانی سەری نێچیرڤان دەخوات ئامۆزا ئەدهەم بەنیازە چی نوێ بڵێت. دۆستایەتی و نزیکەکەی ئامۆزا ئەدهەم و سەرەتاتکەوت جارجار دەرکەوتنی لە فەیسبوک و بەیانە ناڕەزایەتیەکانی لە حکوومەتی هەرێم و کابینەکەی مەسروور بارزانی دوور نییە ئاگر لە ماڵی نێچیرڤان بارزانی نزیک و دۆستی بەرنەدات، چونکە تاکە بەرگریکان لە پیاوە بەرهەڵسکارەکەی بنەماڵە بە تەنها نێچیرڤان بارزانیە. دوێنێ دانانی تەنها هەواڵێکی لە ماڵپەڕە بادینەکەی جێگری سەرۆکی پارتی گاڤ نیوس بە یەک کاتژمێر ماڵپەڕەکە و کاری ڕۆژنامە نووسەکانی بەداخستن و کۆتاهێنا. لەوەی هەواڵەکە زۆر گرنگ نەبوو بێت بەلای پارتیەکانەوە و ڕۆژانە دەیان هەواڵی لەوەی ئەدهەم تونتر و ڕەخنەی تر تەنانەت لە دەستگاکانی خۆشیان دابنرێت. بەڵامەشێ پەیامەکە ئەوە بێت کە ئامۆزا ئەدهەم لە نێو بنەماڵە و سەرکردایەتی پارتیش ئیدی کۆتایی هاتووە و نەقبوڵی دەکەن کەس مامەڵی لەگەڵ بکات و نەڕێگاش دەدەن بە ڕەخنەکانی فەیسبوکی ببێتە ڕەمزێکی نوێ لە ناوچەکەدا. ئەدهەم بارزانی بێدەنگ دانیشتووە، تەنانەت سەردانی خزم و خوێشانیشی بۆ دیوەخانەکەی ڕاگرتووە، بەڵام لەو کاتانەی باسێک کە تۆسقاڵێک بۆنی ڕەخنەی لە کابینەکەی مەسروور بارزانی لێبێت لە ڕێگەی پۆستێکەوە دێتەوە ساحەکە و بە زمانی داواکاری و تەوسیە دەیەوێت سواری ئەو نیمچە شەپۆ لە ناڕازایانە بێت کە هاونیشتمانیان پەنگیان پێخواردووە و لێی پەس و تووڕن. زۆر سڵ نەکردنەوەی ئەدهەم بارزانی لەوەیە نازە زۆرەکانی سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بێت. ئەو جاری پێشوو کە تووڕە بوو کوردستانی بەجێهێشت و ڕووی کردە ئێران هەم لەسەر تەکلیفی ئەو هەم بە پشتگیری و داواکاری نێچیرڤان گەڕایەوە باشووری کوردستان کە ئەوەش دوجار بووە گلەیەکی قورس لەسەر نێچیرڤان بارزانی لە نێو سەرکردایەتی پارتیدا. تەنانەت دەگوترا هێنانەوەی لە مەرزەوە بە چاودێری ئەو بووە. ئەندامە دوورە پەرێزەکەی سەرکردایەتی پارتی دوو تەماح بینەقاقەیان گرتووە و لە کەمیندایە بۆ فرسەتێک و خۆستنەوەیان. یەکەمیان ئەو ژمارە دەنگەناڕازەی لە دەڤەری بادینان لە هەڵبژاردننی ئەمجارە ڕوبەڕووی سندوقەکانی دەنگدان و پارتیان کردەوە. تەماحی دووەم دروستبوونی سێ حزبە نوێیەکەی سلێمانیە کە ئەشێ ئەوە ئیلهامێکی نوێ و وەرەیەکی تونتر بدەن بە پیاوە ناڕازیەکەی بادینان و ئەویش لەسەر تەرزی ئەوان بێوێت جوڵەیەک بکات. بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا دەتوانێت بە پشتی کێ ئەو جوڵەیە بکات؟ سەردانە بەردەوامەکانی بۆ خزمانی ڕۆژهەڵات یاخود ئامۆزا نێچیرڤان. ئەدهەم بارزانی لەوەیە بیری لەوە نەکرد بێتەوە کە هەر جوڵەیەکی مەترسیەکە بۆ سەر دەستگا یا دۆست یا نزیکێکی نێچیرڤان بارزانی و لەوەیە جێگری سەرۆکی پارتیش تا ئاستێک بتوانێت بیپارێزێت لە تووڕەیی ئەو پارتیانەی کە پێیان وایە ئەدهەم بارزانی درزی خستۆتە ڕیزی بنەماڵە و خۆیان وتەنی بووەتە سەرئێشەیەکی نوێ بۆ پارتی و بنەماڵە و عەشیرەتیش. هەر بۆیە ئیدی هەر جوڵەیەکی نوێتری دەبێت بە پشتی خۆی بیکات و دواتریش بە پرسیارەتەکەی هەر خۆی هەڵی بگرێت و ئەبێت بیری لای ئەوەش بێت ناڕەزایەتی هیچ عەشیرەتێکی بادینان و هیچ ئاڕاستەیەکی سلێمانی دادی نادات و دووریان نزیک بەر ئاگری تووڕەیی پارتیە باڵاکانی نزیک لە خۆی دەکەوێت. بەڵام سیفەتە هەمیشەیەکەی کە زوو ژێوان بوونەوەیەتی لە هەر بیرۆکەیەکی نوێ و ناڕازی کە بۆی دێت لەوەیە بە فریای بکەوێت و بە دووری بکات لە هەر ئەگەرێکی چاوەڕوان کرا و کە ڕوبەڕووی ببێتەوە.